سعات هەشتی بەیانیا ژمارەیەک لە هاوڵاتیان هاتوونەتە نزیک پردێ لە چاوەڕوانی کردنەوەی ڕێگای نێوان هەولێر کەرکووکن. دوای گەیشتنی نوێنەری حکوومەتی عێراق وەرێمی کوردستان ڕێگاکە بە ڕووی هاتوچۆی هاوڵاتیان کرایەوە. باگوێرەی ڕێکەوتنەکە لە تەنیشتێکەوە دوو بازگەدانراوە، تەنها دیوارێکی بەرد لە یەکتریان جیا دەکاتەوە. بازگەکەی حکوومەتی عێراق پۆلیسی فیدرالی سەرپەرشتی دەکات، بازگەکەی دیکەش پۆلیس و ئاسایشی هەولێر سەرپەرشتی دەکەن. نهنئكم ونهنئ شعبنا العراق. پیرۆزبایی لە ئێوە و لەگەلی عێراق دەکەم بە بۆنەیکردنەوەی ڕێگای نێوان هەولێر کەرکووک. کردنەوەی ئەو ڕێگایە لە دوای هەوڵێکی زۆر هات لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان. لە کۆتاییدا گەیشتی ناو ڕێکەوتنەیە کە ڕێگاکە بکرێتەوە و کێشە و گرفتەکانی خەڵک لە ڕووی هاتوچۆکردنەوە چارەسەر بکرێن. بۆ ئێستا ڕێگاکە کراوەتەوە و هاتوچۆی تێدا ئاسایی بۆتەوە و خەڵک دەتوانن بە هەردوو ئاڕاستە بێن و بڕۆن. پردا کۆنکرێتەکەی چاکراوەتەوە لەسەر ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. بۆ تەواوی چاکردنەوەی پردا ڕووخاوەکەی نەحەی پردێ وا ڕێکەوتون کە حکوومەتی عێراق تەواوی خەرجەکان بگرێتە ئەستۆی خۆی و لە ماوەی 6 مانگدا بە تەواوی چاک بکرێتەوە و هاتوچۆش بە ڕێگاکەدا ئاسایی بکرێتەوە. خۆناغی یەکەم ئەوە لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێم بوو چاچی کرد. خۆناغی دووەم دەکەوێت سەر حکوومەتی مرکزی کە گۆژمەی بە ملیارێک دینار پێویست دەکات چاک بکرێتەوە. دوای جەژن دەست دەکرێت بە چاکردنەوەی ئەو جسرە بە ماوەی 6 مانگ کۆتایی پێدە و جسرەکە وەکو خۆی چا دەکرێتەوە. لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم کە لە 25 ئەیلولی ساڵی ڕابردوو ئەنجامدرا پردی کۆنکرێتی نەحەی پردێ تەقێنرایەوە. بەم هۆیشەوە ڕێگای نێوان هەولێر و کەرکووک هاتوچۆی تێدا قەدەغەکرا. لە دوای زیاتر لە 300 ڕۆژ بە ڕێکەوتنی نێوان حکوومەتی عێراق وەرێمی کوردستان بەشێکی ڕێگاکە چاکرایەوە و ڕێگاکە بە ڕووی هاتوچۆی هاوڵاتیاندا کرایەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، نەحەی پردێ.